گۆڵدن گەیت بریجە لە پشتم لە سان فرانسیسکۆی. یەک بوو لە 700 سوورهێنەرەکەی جیهان پێشترە، بەڵام ئێستا دیارە نەمایە. تقریبا ئەو شارە بۆی بەناوبانگە بۆ گۆڵدن گەیت بریجە. پردی دەواازەی زێڕین پردێکی هەڵەواسراوی 1 میلی دەبێت کە بووەتە کەناڵێکی پڕینەوە لە نێوان دەرچەیەکی سان فرانسیسکۆ لەگەڵ ئۆقیانوسی هێمن. ئەم پردا لە 5 کانونی دووەمی 1933 دەستکرا بە دروستکردنی. لە 27 مایۆی 1937 بەڕووی خەڵکەکەدا کرایەوە. پێچی دروستکردنی ئەو کاتا گەیشتە 35 میلیۆن دلار کە مەزەندە دەکرێت گەر لە ساڵی 2009 دروستکرا بووایە پێچۆکەی ملیارێک و 600 میلیۆن دلار دەبوو. کیلۆمەترێک و نیو درێژە و 746 پێبەرزە. تاوەکو ئێستا بە یەکەم پردا دەدرێت کە زۆرترین وێنەی جیرانێت. لەسەر دسترەکەی خەڵک دەتوانی بە پێیان بڕواتن لەو سەری تقریبا نزیکی نی ساعتە ساعتەکەت پێدەچی وەگە زیاتریش نەوی بە بەلاشە، بەڵام بە سیارەی بە 7 دلاری تقریبا بەسەریدا دەڕۆی. لە پاڵە و دسرە ئەو دسرێ ئەو لاشەیە، ئەو لای پێی دەرێن ئۆکلند بەی بریج. ئەویان زۆر لەوەی زەخمترە، هەرچەندە ئەو زووتریش دروستکرا بوو. ئەویان دوو قاتە 7 میلیۆن دلار تێچوو ساڵ 1933. حسابیان کردەکە 2023 دروستکرابایە تقریبا 6 لە بۆ 7 میلیارد دلاری تێدەچێت. ئەویان زۆر درێژترە، 3 هەتا 4 بەقەدەوەی درێژترە، دوو قاتیشە بە هەمان شێوە. پارەکەشی زیاتر تقریبا یعنی پارەکەی زیاتریش تێچووە دروستکردنی.